دووبارە لە ڤیدیۆیەکی نوێهاتی وڵاتانجا نازانم ئەو ڤیدیۆ لە کورساتی دابەدەوزی لە تێک پڵەس چەناڵەکەی کاک پشتیوان دابەدەوزی گرنگەوەیە ڤیدیۆکەمان خستە ڕووی بەرهەمێشکی ئەلکترۆنیە کەویش شاومی پات 5 کە لێردا ئەنبۆکس دەکەین تەوان بەتەنی نیمە کاک منصورم لەگەڵەوە کاک پشتیوان لەگەڵە پێکەوە هەوڵ دەین باسیکەین بە شێوەکی خێرا و شێوەکی جوان کە تەواوی زانیاریەکان لەسەری بخەینە بۆ لەگەڵمان بوو کارتۆنەکەی دەکەینەوە لێردا تابلێتەکەمان هەیە دیزاینەکەی گۆڕاوە دیزاینەکەی ینی وەکو تابلێتەکانی تر نییە ئیشامی ئەگەر سیرکەین دیزاینێکی ڕقی هەیە وەکو لێواری تیژ وەکو ئایپادی کۆمپانیای ئەپڵ کە پێشەنگ بوو لەم دیزاینە ڕەنگی سپێکەیتی ڕەنگی گرەیەکەیتی ڕەنگی جیاواز بەدەستراوە چەندانەی پلاستیکە بەڵام نانە پشتەکە پلاستیکە بەڵام فریمەکەی ئەلمنیومە طبعاً ئەو ئەلمنیومەکە بەکار هاتوو چەند ئیشێک دەکات یەک لەوانە دیزاین دوو پاراستنی تابلێتەکە سێ ئەو با بڵین شوێنانی کەوا بۆ کۆنێکت بەکاردێن ئەوانە بۆ کیبۆردەکە ئەوە بەشی لای تەنیشتیشی لای ڕاستەوە ئەوەیان بۆ بارگاریکردنەوەکەی قەڵەمەکەیە و مگناتیشە بۆی قەڵەمەکە ڕابگرێت بەڵێ بەڵێ هەم بۆ بارگاریکردنەوە هەمیش بۆ ڕاگررتنی قەڵەمەکە لە بەشی پشتەوە ئەگەر سیرکەین کامێرایەکی 13 مێگاپیکسلی هەیە کە جۆری گۆشەفراوانە و ئەگەر سیرکەین لە بەشی سەرەوە دوو بڵندگۆمە هەیە سەماعە سپیکەر بە هەمان شێوەش لە بەزەبت لەبەرەوەی ستوریۆ دۆڵبی ئاتمۆسیشە کە بۆ دەکات دەنگەکە بە شێوێکی خۆشتر و باشتر بگات بە گوێیەکان ئەگەر سیرکەین لێرەدا لە هایرس و هایرسی و هایرسیش دەکات و لێرەدا 4 مایکمایە دانێک لە خوارەوەی دوان لەسەرەوە یعنی لە تەنیشتی بگرن و دانێکی لەسەرەوە سەبارەت بە ڕووماکەشی های ڕژەلشنە ئەنی 11 ئینچ 16 بەدەیە و دیسی پشتگیری لە دیسی IP3 دەکات و پشتگیری لە دۆڵبی ڤیژنیش دەکاتەوە دەکات ڕەنگەکان بە جوانی بە ڕاستەقینەی بۆ خۆڵی نیشان بدات پێماوی سیمکارت نەخێر پشتگیری لە سیمکارت ناکات بە دوو جۆر بیرگەی جیاواز بەردەستە و یەک جۆر ڕام 6 گیگا بە 128 6 گیگا بە 256 6 گیگا بە 128 بە نرخی 319 دلار 6 گیگا بە 256 بە نرخی 349 دلار ئەمریکی بەڕێزان و بیرگەی کاتیمەوە ئەوە تابلێتەکە 6 گیگا و هەردوو جۆرەکەی هەر 6 گیگا یعنی تەنها بیرگە ناوچەکەی دەگۆڕێت یەکێک لە شتە هەرە سەرچیەکانی ئەوەیە پشتگیری لە سیستەمەش تایبەت بە خۆی دەکات هەر ئێمایە بەس تایبەتە بە پات ئێمای فۆر پات توانین بڵێن وەک کۆمپانیای ئەپڵ یعنی جیاواز کە وەکو ئایپاد و ئێسمانەیە ئەمەش بە هەمان شێوە ئێمای فۆر پاتە کە سیستەمێکی تەواو جیاوازە کۆمەڵە تایبەتمەندی تێدا کە لە ئێمای دانێ و تایبەتە بە پاتەکە بڕۆینە بەشی خوارەوەی بزانین چی ترسیە لێرە تەنها ڕێبەرەکەی تێدایشتیدانی ئەی بارگای کەرەوە و شت لێرە تەنها بارگاوی کەرەوەکەی و بارگای کەرەوەکەی توانیەکەی بڵێ بارگاوی کەرەوەکە بۆ خۆی تابلێتەکە سەپۆرتی 33 وات دەکات بەڵام لەناو کارتۆنەکەیدا 22 وات و نیوی لەگەڵ خۆتان دەزانن ئاسایی ئەگەر واتی کەمتریش بەکاربێنی و ئەگەر بێت و کەسێکی ژواتی زیاتری هەبێ بۆنە کیبڵی تری هەبێت توانێت 33 وات بەکاربێنێ بۆ بارگاویکردنەوەکەی بۆ پاتریەکەشی ئەگەر گەیشتن بە پاتریەکەی 8720 میلی ئەمپێرە ینی بۆ ئەو تابلێتە زۆر باشە ڕاستە خۆتان دەزانن شاشەکەی LCDە بەڵام چونکە چیپێکی باشی لەسەرە کەمترین وزەی پێویستەوە بگرە ئەوەندەی من بەکارم هێنا
يعني دەکرێت بڵم لە یاریێکی تەواوی پەبجی حەوت بۆ 8 کەلو ینی لە شەحنی دەویستۆش توانایەکی زۆر باشە بۆ یاری باسی پرۆسەرەکەمان بۆ بکەین. پرۆسەرەکەی سناپدراگۆن 860 7 نانۆمەتریە کە توانایەکی باشی هەیە وەکو خۆم بەکارمێنەوە بزەبت بڵێم هەتا لەو ئاسایی بەڵام بە پێی ئەوەی کە جەنابەت باست کرد ئەگەر لە پەبجی وانە بەکاری بێنی بە حکمی ئەوەی کە پرۆسەرەکەی 7 نانۆمەتریە و مەسەلەن لە ئاستبەرزە کەم وایە پرفۆرمانسێکی باش توانایەکی زۆر باشە لەبەرەوەی هەمان پرۆسەر لەسەر پۆکۆ ئێکسێ پڕۆ بەکارهاتووە. ڕاستە کۆمپانیا تاوەکو ئێستا پشتگیری 90 FPS نەکردەوە بەڵام دەکرێت لە داهاتوودا پشتگیری بکات هەواڵ هەبوو ڕاستی بۆ پۆکۆ ئێکسێ پڕۆ بەڵام تاوەکو ئێستا نهاتووە وەکو چیپەکە توانای 90 FPS هەیە بەڵام بۆچی کۆمپانیا تا ئێستا نەیناردووە ئەویان ڕاستی نادیارە بۆ گرافیکیشی ئادی بنەوەی 640 بەکاردێن ینی لە توانای زۆر باشەکانە کە بۆ یاریکردن دنیا بەلەوەی هیچ کێشەیەکت نییە و بە کاملی ئەوەندەی پەبجی پێ دەکەی 6 FPS خۆی بە تەواوی دەدات. دێتی داهاتوو ئەم تایبەتمەندی بۆ زیاد لە چاو نرخێکی هەیە ئێستا مثلا ئەو تایبەتمەندیانە گونجاوە یان لە چ ئاستێکدا نەگە من پێم وابێ بەڵکو بە هەموو یوتوبەرەکان ناتوانن بڵێنکەوە ئەو تابلێتە لە قەدەر نرخەکەی گونجاویە بگرە باشترین تابلێتە باشترین بژاردە یعنی مەچون بۆ هیچ کۆمپانیاش تەنانەت ئایپاد هەشتی کۆمپانی ئەپڵ کە هەموو فرۆشەی هەبوو تاوەکو ئێستا دەکرێت بڵێم لە توانای ئەم ئایپادە ئەم تابلێتەدا نییە 100% ئەموانەکەی نانا ئێموان ئایپاد هەشتی ئاسایی ئانا ئێموان ناچێت ئێمە بۆ خۆتان زان چیپێکی ڕادێکی باش بەهێزترین چیپەکان باسی ئەو ناکەین. کاک منصور ئەگەر باسی قەڵەمەکەم بکەیت سەبارەت بە پێنووسەکەی لە ڕێگەی مگناتی زۆر بێرە دەلکێت بە هەمان شێوە هەدێرەوەش کە پێویست دەبی ڕاستەخۆ بارگاوی دەکاتەوە و لە خوارەوەش بە هەمان شێوە کیبۆردەکەشی دەتوانیت پێوەست پێ و بەکاری بێنی هەم قەڵەم هەم کیبۆرد دەتوانانی بەکاری بێنێ وەکو گشت پێنووسەکانی کۆمپانیاکانی تر هەمان ئەو کارانی ئەوان دەکا ئەو پێنووسەش دەیکا هەم بۆ وێنە بێگومان بۆ وێنە کێشانە هەم بۆ دیزاینکردنە بۆ ئەو کاروبارانەی ڕۆژانە ئەنجامی دەدەی بۆ پێنووسە کاراسەنیشتەوە بۆ بەکارهێنەر دەکا و بەم نزیکانە هەم پێنووسەکە هەم کەڤەر هەم کیبۆردەکەشی لە کۆمپانیای ئایتولۆبی بەردەست دەبێت بۆ فرۆشتی. دوا پرسیار لە خۆمی دەکەم لە ئێوە شتێک چ شتێک زۆر تایبەتە لەو تابلێتی کە پێتان وایە مەسەلەن لە چاو تابلێتەکانی تر لە بازاردا لەوەدا هەیە لە مەسەلەن لە تابلێتەکانی تردا نیە کۆمپانیەکانی تردا لەو نرخەدا طبعا یەکەم دیزاینەکەی طبعا لە دەرەوەڕا یەکەم دیزاینەکەی و دووەم پرۆسەرەکەی سێم شاشەکەی چوارەم پاتریەکەی کامێرایەکەی هەمووی زۆر باش ئەمە باز لە سعری خۆی دەکەین زۆر باشن باشتێکی بکان بەشی یعنی من نرخەکەشی لەو لای بۆ ئێستێکە نرخەکەی تەواو گونجاوە بۆ ئەو پادانێک کە لە هاو ئاست و هاو ئەوەی خۆینی لە تایبەتمەند گونجاوەکە نرخیش ئێستا بۆ بەکارهێنەران لەو باردۆخۆی ئێستادا زۆر گرنگە بۆ بەکارهێنەر وەکو ڕای خۆشم گرنگترین شت کە لەو تابلێتیدا دەیبینمەوەیە وەکو گوتم باسان کرد نرخەکەیەتی لەبەرەوەی تایبەتمەندەکانی بەرزن نرخەکەشی کرد کەواش نقطەی زۆر ئەساسیە ئەوەی کە خەڵک وەختی دەیەوێت مەسەلەن شتێک و پێم وایە ئەو نقطەیە بە شکلێکی زۆر باش لەو تابلێتی بەردەستە بۆی باشە مەسەلەن خەڵک گری لێ بکاتەوە لە بەرنامەی خۆیدا ویست بەڵازم لێدا دێنە کوتایی دیێم جارمان ستایلەکەی تۆزێک جیاواز بوو بەڵام برادران بەشدار بووم زۆر سپاسیان دەکەم طبعا لەوانەیە ئەوە سپاسی بکەم چونکە ڤیدیۆکە لەوانەیە لە لایمەدا نەبرزی لەمە دامەزی ئۆکێ کێشەمان نییە لەوە ئیدی ئەوەیە هەر هەموومان خزمەت بکەین و زۆر خۆشحاڵم بە بەشداریکردن لەو ڤیدیۆیە هیوادارم ڤیدیۆکە بەدڵی هەرەمتان بێ و تکایە پشتگیری کاک منصور و کاک پشتیوان لە بیرمەکەن بەخۆشم ڤیدیۆکە لایک بکەن بینێرن بۆ هاوڕێیانتان تاوانیش ببینن و بەشدار بن لەوەی کە سود ببینن لەو کاتیانەی لەو زانیانەی کە باس بکەن لێرە هاتنی کوتایی خۆتە
لێرەوە سواز بۆ ئایتیلۆبی لە میهۆمی کەرکک ئەم برانەی بەڕاستی کۆ کردەوە پشتێکی زۆر زۆر دڵخۆشکەر بوو زۆر دەمێکە لە دوورەوە لەگەڵ کاک بڵند و لەگەڵ هەندێک لە یوتوبەرەکانیش پڕۆژەی ئەومانداناوە کەسێک ڤیدیۆیەک بێکۆفن بەڵام قەدەروا بووە کە نەگەیشت بێکرد بەڵام ئەمڕۆ لە کەرکک هەرچەندە لێشمان دوور بوو بەڵام خۆشەویستیمان بۆ کارەکەمان سواز بۆ ئایتیلۆبیش کە کۆی کردینەوە لەم ڤیدیۆیە لەگەڵ یەکدا بەردەوام بوون و باسمان بۆ لە یەکێک لە تابە باشەکانی کۆمپانیای شاومی کرد دووبارە بەخێر بن سەرچاوان ئێمەتان گەورە کرد و پێشمان خۆش بۆ یوتوبەرانەمان تەواو هەرچەندە هەندێک یوتوبەر ئەمڕۆ نەیانتوانی بۆی باردۆخیکرد بچوە ئامادە بن بەڵام بەشێکی زۆری یوتوبەرەکان لێرەنا ئینشاڵڵا زیاتر نزیکبوونەوە ڕوودەدا و بەخێر بن سەرچاوان ئەو جارە بە تەواوی هاتی